بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوەبەرایەتی چالاکی هونەری قوتابخانە و خوێندنگەکان فێستیڤاڵی شانۆیی بەهرەی نوێ ساز دەکات و وا برارن فێستیڤالە ڕۆژی دووشەممە یەکەم نمایشی ئەنجام بدرێت. بۆ قسەکردن لەسەر فێستیڤالەکە میوانداری بەڕێز نەسین حەسەن سەرپەرشتیار لە چالاکی و هونەری قوتابخانەکان کردووە. نەسین خان بەخێر بێت. سپاس بۆم دەفەتە. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. زۆر سپاس. نەسین خان لە سەرەتاوە ئەمێ پرسم بۆ بەهرەی نوێ. بەهرەی نوێ هەموو کاتێ ئێمە لەگەڵ قوتابیەکانمانە کە کارەکەین هیوادارین بتوانین بەهرەی نوێیان تیا کەشف بکەین تایە دەرخین لە شانۆ شاتۆ کە سەرەتا مامۆستایەک ئەوێت شانۆیەک لەگەڵ قوتابیەکانی ئەنجام بات ئەگەڕێت بۆ ئەوانی کە بەهرەیان تایە. لەبەرەوەی تۆ هەموو قوتابیەک ناتوانێت بێتە سەر تەختەی شانۆ نمایش بکات ئەگەڕێ بەدوا ئەو قوتابیانەیە کە بەهرەیان تایە. ئەم مامۆستایە بەهرەیەکی نوێ لەو قوتابیە کەشفەکات دەرەخات بۆیە ئێمە فستیڤالەکەمان ناوناوە بەهرەی نوێ چونکە ئومێدمانە هەموو قوتابیەکان هەموو مناڵانی خۆمان بەهرەی نوێیان تایە دەرکەوێت. بەڵێ نەسی خان چیە خاوەنی ئەم بیرۆکەیە بوو چکە وەگەوەی ئێمە بزانین ئەمە یەکەم فێستیڤالەکە ساز بکرێت خاوەنی بیرۆکەکە. فستیڤالەکە بەڕێوەبەرێتی چالاکی هونەری گشتی ئەنجامی یاوە خۆی ئەمە لە ئەنجامی چیەوە هاتوو ئەم فستیڤالانە ساڵانە لە پەروەردەکانە فستیڤالی تایبەت بە خۆمان ئەنجامەدەین هەرچەنە چەند ساڵەکە بەهۆی کۆرۆناوە پێشتر قەیرانی دارایی ئەوانە تۆزی چالاکی هونەری و فستیڤالات کچ بووە نەکراوە لە قوتابخانەکانە بەس ئەم ساڵ خۆشبەختانە لە پەروەردەکان بەجیا هەر بەڵێن پەروەردەی ڕۆژهەڵات بەجیا ڕۆژئاوا بەجیا شارباژێر بەجیا ئەمانە هەرێکی فستیڤالی خۆمان ئەنجامیاوە. کە ئەم فستیڤالە هەموو پەرۆتەکان بەڵێ بەجێ ئەنجاممان ناوە کە ئەم فستیڤالە هەمووی بەجێ ئەنجامیرا بیرۆکەکە بەڕێوەبەرێتی گشتی چالاکی هونەری بیران لەوە کردەوە کە ئێمە بین فستیڤالەکە بکەینە سەر ئاستی گشتی شاری سلێمەی فراوان بێت یەکگرتوو بێت هەر پەروەردەیەک خۆی چەند شانۆیی بە باش زانی وەک لە ئاستێکی باشی هونەریان شانۆیەکانی هەڵبژاردووە و لە ئەنجامە ئەکرێ بەم فستیڤالەکە لە ژێرناوی بەهرەی نوێ و ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی دەستپێکمانە بێت. باشە نەسین خان چەند کاری شانۆی بەشداری لەم فستیڤالە و فستیڤالەکە خۆی چەند ڕۆژ ئەخایەنێت؟ فستیڤالەکە خۆی 4 ڕۆژ ئەخایەنێت ڕۆژی یەکەم کە ڕۆژی دووشەممەیە سەرەتای فستیڤالکردنەوەی فستیڤالە و بە هەمان شێوە دوو شانۆیی نمایشەکە 4 ڕۆژ بەردەوامە هەر ڕۆژی 4 شانۆیە بەڕێوەبەرێتی چالاکی هونەری ڕۆژئاوا بە یەک شانۆیی بەشدارە چالاکی ڕۆژهەڵات بە 4 شانۆیی بەشدارە چەمچەماڵ بە 3 شانۆیی بەشدارە پەروەردەی شارباژێر بە شانۆیەک بەشدارە پەروەردەی دوکانیش بە شانۆیەک بەشدارە. کەواتە ئیداری گەرمیانیش بەشداری کردووە لەم بەڵێ لەسەر ئاستی قەزای سلێمانیە فستیڤالەکە هەموو پەروەردەکان ئەوەی کە کاری هەبووە بەشداری تیاکە دواتر کە لە ئەنجامی فستیڤالەکە 3 باشترین شانۆیی هەڵ ئەبژێرێت یەکەم و دووەم و سێم. بەڵێ نەسی خان بە جۆرێک لە جۆرەکان ئەوترا کە چالاکی هونەری قوتابخانەکان بە تایبەتی لە دەرەوەی سنووری سلێمانی پەراوێز کراوە بەڵام ئەم بیرۆکەی ئێوە ئەم فێستیڤالە فراوانە کە هەمووی گرتوتەوە وەڵامی ئەوە هاتۆ کە نەخێر جگە لە ناو سلێمانی ئێوە دەرەوەشتان پەراوێز نەخردووە و لە بۆنەیەکی هونەریە هەمووتان کۆ کردوتەوە. بەتەکید ئێمە هەموو کات ئاواتمان ئەوەیە یعنی هەوڵمان ئەوەیە کە لە هەموو پارێزگای سلێمانی و پارێزگاکانی تریشە چالاکی هونەری لە قوتابخانەکانە بەردەوام بێت خۆشبەختانە ئەم ساڵ زۆر دڵخۆشین بەوەی کە چالاکیەکە فراوان بۆ چەند پەروەردەیەکی تر بەشدارن هیوادارین ساڵی داهاتوو هەموو پەروەردەکانی تر بتوانن بەشدار بن بەڕاستی یعنی چالاکی هونەری لە قوتابخانەکانە زۆر گرنگە یعنی
توانا و بەهرەی ئەو مناڵانەی تیا دەرەکەوێ ئەو قوتابیانە کە بەشداریەکەن تۆ لە ڕێگەی شانۆیەوە ئەتوانی ئەو پەیامە پەروەردەیی کە هەتە بە مناڵەکانی تری بگەێنی بۆ نمونە ئێستا شانۆیەکان زۆربەی لەسەر زیانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە پاراستنی ژینگەیە خوێندنە خۆشویستنی ئاژەڵە یعنی ئەو کارشانۆیەکان لەسەر ئەو بەهایانەیە کە ئێمە ئەمانەوێت مناڵەکانی کوردستانی پێپەروەردە بکەین. بەڵێ نەسرین خان ئەو نمایشە شانۆیانە خوێندکارانی قۆناغی ئامادەی بەشداریتیەکان یاخود ناوەندیش لە هەمان لە هەموو قۆناغەکان هەمانە لێک سەرایەتە هەتا دوانزەی ئامادەی هەمانە. نەسرین خان بیرتان لەوە نەکردوێتەوە جگە لە هاوین ئەم بۆنە هونەریانە ئەم چالاکی هونەریانە لە زستانە بەردەوام بێ ئایا ئەگەر لە زستانی شابەکە بەردەوام بێت کاریگەری لەسەر پرۆسی خوێندن نابێ؟ پێم وتی بەتەکی دوتم پێشتر ئێمە فستیڤال خۆمان لە مانگی سیا فستیڤاڵی قەزاکان ئەنجام درراوە پێش ئەوەش لە هەموو بۆنەکانە بۆنە نەتەوایەتی و نیشتیمانیەکان چالاکی هوەری جۆر بە جۆر هەیە هەموو قوتابخانەکان فستیڤاڵی هوەری تایبەت بە خۆیانیان هەیە کە بریتە لە ئیشی دەست لە شێوەکاری لە شانۆ لە موزیک لە گۆرانی یعنی بە تایبەتی ئەم ساڵ یعنی ئێمە وەکو سەرپەرشتیارانی چالاکی هوەری وامان لێ هاتبوو نەمانەزانی فریای چ قوتابخانەیەک بکەین بڕین بەشداری بکەین لەگەڵیانە بەشە بووین هەر کەسێک یا هەردوو کەسمان و ئەڕۆشتین بۆ مەکتەبێ جاری وابوو لە ڕۆژێکە لە 4 قوتابخانە فستیڤاڵیان هەبوو چالاکی هوەری تایبەت بە قوتابخانەکە خۆیان هەبوو زۆر دڵخۆش بووین ئەم ساڵ بەڕاستی چالاکی هوەری زۆر باش بوو لە قوتابخانەکانە بە هەمان شێوە لە باخچەکانیشە بەڵام ئێمە ئێستا فستیڤالەکە تایبەتە بە قوتابخانەکان. سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەسەرکردنەوەتان هیوادارین بینەران بێنە هۆڵەکان و قوتابیەکانمان ببین و بزانە چ بەهرەیەکیان تایە بەدڵنیایی سەرکەوتو بن دووبارە. زۆر سپاس.